سڵاتان لەوێ بەڕێزان خۆشحاڵین کە لەگەڵ هاوکارانم ترس لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆژنامەنووسانی سربەخۆ و کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن لای بەرپرسانی هەرێم شتێکی نوێ نییە، بەڵام نوێترینیان دیدارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم بوو کە تەنیا ئەو کەناڵانەی بانگێش کردبوو سەر بە بەرپرسان و حیزبەکانی ناو حکوومەتن لە زۆربەی ئەو دیدار و گفتوگویانەی کە بەرپرسانی حکوومەت ئەنجامی دەدەن بەدەگمەن ڕۆژنامەنووسانی بەدەر لە دەستگا و ڕاگەیاندنەکانی نزیک لە خۆیان بانگێش دەکەن. بەشێک لە بەرپرسانی دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن لەبەر زۆری گەندەڵی و ترس لە پرسیاری ڕۆژنامەنووسان بەرپرسان خۆیان دەپارێزن لە ڕۆژنامەنووسانی سربەخۆ و کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن. هەڵبەتە دیداری سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ ڕۆژنامەنووسان خۆی لە خۆیان کارێکی ئیجابی و هەنگاوێکی باشە، بەڵام قسە لێرە لەسەر جیاکاریەکەیە. ئەمەش یەکەم جار نییە کە دام و دەستگاکانی حکوومەت لە نووسنگی سەرۆکی حکوومەتەوە تا نووسنگی وەزیر و فەرمانگەکانی تر جیاوازی لە نێوان ڕۆژنامەنووسانەکەن. بە بڕای منیش ئەم جیاوازی بە تایبەتی ئەم دیدارەی سەرۆکی حکوومەتی هەرێم کە یەکەم دیداری ڕۆژنامەوانی فراوان بووە، بە تایبەتی من بڕوام وایە هەر بۆەوە گەڕێتەوە کە سەرۆکی حکوومەت ویستوێتی خۆی لەو پرسیارانە لابە کە میدیای ئۆپۆزیسیۆن ڕەنگە ڕوبەڕووی بکاتەوە لە دیدارە ڕۆژنامەوانیەکە. ئەو پرسیارانەی کە میدیای ئۆپۆزیسیۆن ڕوبەڕووی سەرۆکی حکوومەتی بکاتەوە ئەتوانین بڵێن ئەوە پرسیاری جەوهەری هاوڵاتیانە، ئەوە پرسیاری کێشەی هاوڵاتیانە. بۆیە باشترە بۆ سەرۆکی حکوومەت خۆی میدیای دەرگاکانی خۆی بەڕووی میدیای ئۆپۆزیسیۆن و میدیای ئازاد و ڕۆژنامەنووسانی ئازادە بکاتەوە تاوەکو بزانێ خەموو کێشە و پرسیارەکانی خەڵک چییە. بەداخەوە هەرێمی کوردستان بە قەیرانێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری خراپدا تێپەڕێ و قەیرانێکی لەو قەیرانانی کە هەیە ئەم دەسەڵاتە متمانی بە کەس نەماوە و تابعی ئەو خەڵکی کە لەگەڵ یاتی بەس متمانی بەسەر ئەوان هەیە و ناوێت مخاطبەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکە و ناوێت تا مخاطبەی ئیعلامیەکانیان بکە جوابی وەڵامیان پێێنێ بۆ پرسیارەکانیان و نمونەی ئەوەی کە ئێمە لە ماوەی پێشوا بینیمانە و دیبێتە ڕۆژنامەنووسی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کردبوو بێژگە تابعی ئەو ڕۆژنامەنووسانە تابعی دەسەڵاتن لە هەر سێ لایەن کەسی تر نەچوو بوو ئەوێ و کەسی تریان بانگێژ نەکردبوو دیارە کۆبوونەوەکە مغلقە. ئەمەش ئەوە دەرەخەکە بەڕاستی ئەم دەسەڵاتە پرسی چارەسەری پێ نەگر کاتێک چارەسەری پێبێ بۆ دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان ئەو کاتە بە دڵنیاییەوە ئامادەی ڕۆژنامەنووسانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تریش بانکە. ڕێخەری سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت پێویستە ڕۆژنامەنووسان بە یەک چاو سیر بکرێن و ئەو مافیان هەبێت گفتوگۆ و پرسیارەکانیان ئاراستەی سەرۆکی حکوومەت بکەن. دەشڵێت لە سەرەتای تەمەنی ئەم کابینەوە تاوەکو ئێستا ئازادی و مافی ڕۆژنامەنووسان زیاتر و زیاتر خەفەکراوە. جیاکاری کراوە، هەندێک جار ئۆپۆزیسیۆن بانگ نەکراوە، ئۆپۆزیسیۆن کردوێتی میدیای ئەحزابی بانگ نەکردوتە ژوورەیان نەهێشتۆ بێتە ژوورەوە، هەموومانە بە جیاکاری حسابن. هەندێک دیدار هەیە، دیداری تایبەتن بۆ نمونام دیداری کە جەنابی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە. ئێمە بە هەنگاوێکی ئیجابی سێریکەین، هەر نزیک بوونەوە لەگەڵ میدیا و هەر زانیاریە جاو زانیارە بدرێ بە میدیای حزبیان بیترێ بە میدیای غیرە حزبی شتێکی ئیجابی ئەم نوع دیدارانە دەکرێت. ئێمە داوا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە دیداری تریش بکە لەگەڵ ئۆپۆزیسیۆن، میدیاکانی ئۆپۆزیسیۆن، لەگەڵ میدیای سربەخۆ، لەگەڵ ڕۆژنامەنووسانی سربەخۆ، لەگەڵ کەناڵەکان عەرەبیەکان، لەگەڵ کەناڵە ئەجنەبیەکان، واتە ئەم هەنگاوی کە ناوێتی لەگەڵ میدیای حزبی ئەهلەن وەسەهلەن شتێکی باشی کردووە، بەڵام بۆ هەنگاوەکانی ئایندەیش یعنی هەرم دیدارە نەبێت و تاوە خاڵێکی تر هەیە نابێت لە یادمانچێت. ئەم حکوومەتی ئەلانی شەڕی کردووە لەگەڵ گەندەڵی لە بەرنامەی خۆیان باسی لە چاکسازی کردووە. ئەم چاکسازیە بەبێ ئەوەی ئیعلام شەریککە لەم شەڕی خۆی وێگمان سەرکەوتوو نابێت بۆ ئەوەی شەڕی گەندەڵی کەی نەبێت شەفافێت هەبێ، ئەبێ پێدانی زانیاری هەبێ، پێدانی زانیاری و شەفافێت هەنگاوە بۆ محاسبە. یعنی میدیا ناتوانێت بگاتە سەر چاوەکانی هەواڵەکە شەفافێت نەبێ و ئەگەر حکوومەت دەرگاکانی نەکاتەوە بۆ ئەوەی کەشفی مەلەفاتی گەندەڵی بکرێت لەبەرەوەم حکوومەتدا بێ لەگەڵ میدیا پەیوەندی زۆر باش بێ کە باش نییە. بەڕای ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی گرفتی ئیداری و گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی وڵات و نەبوونی موچە و ئەو هەموو قەیرانەی کە هەیە وای کردووە کە بەرپرسان ترسیان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی هەر جۆرە پرسیارێک کە لەو بارەیەوە لێیان بکرێت. هەر بۆیە جێگەی سەرسوڕمان نییە کە لە دیدار و گفتوگەکانیاندا تەنیا بانگێشتی ئەو میدیانە بکەن کە نزیکن لە خۆیانەوە تاوەکو ئەو پرسیارانە نەکرێت کە گرفت و داواکاری شەقام و خەڵکن. ڕامیار عوسمان،
کەناڵی پەیام سلێمانی.